ئەمەڕۆکە لێرە گر بووینەوە دوای ساڵانێکی زۆر خزمەتکردن بە شەریکە بە مەسەجێک هەمومانیان نردیتەوە پێشتر چەند جارێک خەڵکیان دەناردەوە کە ئیشان کەم دەکردەوە 11 معاشیان پێدەدان هەتاوەکوەوەی بتوانانی ئیش بکات و ئیشک بدۆزێتەوە بەڵام ئێمە ئێستاکە یەک موچەما پێدەدەن بە مەسەجێک هەمومانیان دەکردێت لە دوای ئەوەدا لێروکاندا چەندی بەرپرسی بیانی شت هەیە کە زۆر لەو موچەی ئەو نەوت کەسی کە دەری کرد و پارە زیاتر وەردەگرێت کە ئێمەیان پێ نردیتەوە. باشە پێیان نەوتن کە هۆکاری دەرکردنەکەتان چی بووە بۆچی دەرکراون؟ بەمە دەرە هۆکاری ئەوەی کە دەرکراون نەوت ڕاگیراوە ئەگەر نەوت ڕاگیرا بێڕاستە بەرام ئێستاخێ بۆ مەکو ڕاگیرا بۆ ئەو کارمەندە بیانیانەش هەر نەوت ڕاگیراوە بەڕاستی بۆ ئەوان لێ داوام دەکە باوانیش وەک مە بڕۆنەوە. باشە ئێوە کاری چیتان دەکرد لەم کارگەیە ئیش و کارتان چی بوو لەوێ؟ وڵا هەر یەکەوە بە گوێری ئیشی خۆیە هەیە من وەک خۆم سەرپەرشتیاری کرێکارەکان بووم هەیە کارمەندی مەدعەم بووە هەیە وەستای مەدعەم بووە ئەو شتانشمانە دەگەبووە هەموو کارمەندی سەربیرەوە لە زۆر بەشی هەمان بووە کارمەند هەتا ئەو کاتەی لایەنی بەرپرست چ لە حیزب چ لە حکوومەت چ لە شەریکە لایەنی بەرپرست دێنە سەر وەڵاممان بەدەم داواکاریەکەمانەوە دێن هەتا ئەو کاتە ئەگەر بزانین هیچ نابێ ناچارین کە ڕێگەیان لێداخین. پەیوەندیتان کردو بە لایەنێکی پەیوەندیداری حکوومەت بۆی چارەسەری کێشەکەتان بکرێت؟ پەیوەندیمان بەلایەنی حکوومەتەوە کەم و زۆر کردووە بەڵێ بە تەلەفۆن پەیوەندیمان پێوە کردوونە کە ئەمە شتێکی وا دەکەین جاری کەش هیچ مەسەلەن وەڵامەکی بڕوا پێکراو نەبووە کە هەتا ئەمە لە ماڵەوە دانیشین ئێستا ئەمە هاتیینە داوای حەقی خۆمان دەکەین ئەگەر لۆلایانی حیزبیەکان و لۆلایانی حکوومەتەکان و لە وەزارەت وانە پەیوەندیمان کردووە بەڵێ چاوەڕێینە هەتا ئەوان دێنە سەرخەت ئێمە مەدەنیانە بە تاکید ڕێ پێوان دەکەین. بەڵێنێکتان وەرگرتووە لە هیچ لایەنێک بۆی چارەسەری کێشەکەتان بۆ بکەن؟ هیچ بەڵێنێکمان وەرنەگرتووە لە هیچ لایەنێک لەبەرەوەی نەهاتوونە سەرخەت هەتا ئێستا بەڕاستی نەهاتوونەتە سەرخەت نە لایەنی حکوومەت نە لایەنی حیزب نە لایەنی چێلگەی نەوتی. ئێوە ژمارەتان 97 کەسە. ژمارەمان وەک ئێستا لە عەقدی نوێ 97 کەسە بەڵام سی کەسی کەشمان پێشتر 6 مانگ پێش ئێستا لەگەڵا.